قەزای خوورماتوو هەردوو ناحیەی سلێمانبەگ و ئاملی بەهۆی تیرۆر و شەڕی داعش و ئاڵۆزیەکانەوە زیانی زۆر بەر جێرخانەکەی کەوتووە. ئەمە شوای کرد نەتەوەیە گردووەکان دەستی هاوکاری بۆ سنوورەکە درێژ بکەن لە چەندین ڕۆوە. ئێمە وەک ئەم ڕێکخراوە یارمەتیەکی زۆری خوورماتوومان داوە دووس خوورماتوو لە سلێمانبەگ و بە ئامرلی و بە نەوجوولیشەوە توانیمان هەلی کار بڕەخسێنین بۆ تقریبا 3000 خەڵک لە دووزە لە کورد و لە عەرەب و لە تورکمانیش بە خلال ئەوە توانیمان ئێمە لە ناحیە لە بواری پەروەردەیە مەکتەب سوبخ بکەین ڕەحلە چاک بکەین جگەلەوە توانیمان ئاورا بکەشین بۆ هەنێ دیە کە ئەسڵەن ئای خواردنەوەیان نەبووە یارمەتیمان داون جگەلەوە بەیتی سەحیمان کردووە. ئەم گەنجە یەکێک لە سوودمەندبووانی پشتیوانی ڕێکخراوە جیهانیەکانە لە دابینکردنی هەلی کار لە خوورماتوودا. مامکی ولادی ئەڵڵەحتان حەمد و سون دیارەخ من لە زگماکیەوە خاوەن پێداویستی تایبەتم بەڵام بە وەرگرتنی چارەسەر ئەتوانم ڕێ بکەم بیستم ڕێکخراوێک هەلی کار دابین دەکات منیش چووم ناوی خۆم تۆمار کرد پیان وتم ئارەزوت لە چییە منیش ئارەزوم لە ئیشکردنی پۆشاک و جلوبەرگە هەر بۆیە یارمەتیان دام و ئێستا لەم جێگایە کار دەکەم. ڕێکخراوە جیهانیەکان بە پشتیوانی نەتەوەیە گردووەکان بەهۆی پێویستی ناوچەکەوە بەردەوام دەبن لە جێبەجێکردنی پرۆژەی جۆراوجۆ لە سنووری خوورماتوودا. دابینکردنی هەلی کار بۆ بەشداربووەکان و بەتایبەت ئەو فێی کە ئەتوانین بڵین گەنجە زیاتر ئەتوانێت زیاتر بەردەوام بێ و وزەیەکی تێدا ئەتوانێت لە ناو کۆمەڵگەیە وزێ هەم بە ئیسفادەی خۆن بە ئیسفادەی کۆمەڵگاکە بیشێنێتەوە. پرۆژەکانمان بە تەنیا پرۆژەی دابینکردنی هەلی کار نییە بەڵکو کۆمەڵ پرۆژەی تریشمان هەیە کە لە دروستکردن و بنیادنانەوەی خوێندنگا و بنکە تەندروستەکانایە و ئەکید بە لە داهاتووی بەپێ ئەو استراتیجەی کە ڕێکخراوەکەمان هەیەە تەمەنایەکەین بەپێ ئەو تەمویلی کە بۆمان دێت توانین زیاتر بەردەوام بین. بەپێ و داتا و زانیاریانەی دەست کورد سعد نیوز کەوتووە لە ماوەی یەک ساڵدا بە بڕی 3,500,000 دلار بە پشتیوانی نەتەوەیە گردووەکان پرۆژەی جۆراوجۆ لە سنووری خوورماتوو جێبەجێکراوە کە زیاتر لە 3000 کەس لێی سوودمەند بوونە. کاروان حەبیب، کورد سعد نیوز، خوورماتوو.